بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت لە ساڵانی 50 تا 60ەکانی سەدەی ڕابردوو کۆمەڵێک ڕووداوی مێژووی گرنگ و کێشە و ململانەی سیاسی گەورە لە نێو شۆڕشی کورد و چەندین دانوستان و پێکدادان و کۆدێتای سەربازی و شۆڕش و خۆپشاندان لە نێوان حکوومەتێک لە دوایەکانی عێراقدا ڕوویدا وەک شۆڕشی چواردەی تەمموزی 1950 و کۆدێتای هەشتی شوباتی 1963 و شۆڕشی حەڤەوسی تەمموزی 1968 و تێکچوون و نێوان حکوومەتی عراقی و شۆڕشی کورد و هەگرستانی شۆڕشی ئەیلول و ملانەکانی نێوان پارتی دیموکرات و حیزبی شوێعی و چەندین ڕووداوی تر پاشان هەڵسەنگانی سیاسەتی ئەو کاتی عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف و ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن بەرامبەر بە کورد و مافەنتەوەیەکانی لەو ڕۆژگارەدا ڕوودا و مێژوو بە گرنگی زانی میوانداری بەڕێز مامۆستا بێستون عەلی کەریم ناسراو بە مەلا بێستون یاریدەری پرۆفسۆر لە زانکۆی سلێمانی و پێشمەرگە و کادری دێرینی باڵی مەکتەبی سیاسی لە شۆڕشی ئەیلول بکات مامۆستا گیان زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕۆژانە. زۆر سوپاسدانەکەم قوربان و زۆر سوپاسدانم کە منتان بەسەر کردووەتەوە بۆ بەرنامەی. زۆر بەخێر بێ مامۆستا گیان. خۆشتانم بژیت. مامۆستا گیان من پێم خۆشە سەرەتا لێەوە دەست پێ بکەم ئەوەکەوەی کە جەنابتان لە ساڵانی 50کان بەتایبەت لە 56 و 57 لە شاری کەرکووک ژیاون و ئاگاداری هەندێک لە ڕووداوی ئەو کات و بارودۆخی کورد بوون لەو شارەیە. ئەگەر بکرێت بڕێک بە کورتی باس لە بارودۆخی کورد لەو دەمەیە لە 56 و 57 و ئەو ساڵانەیە بارودۆخی کورد لە شاری کەرکووک چۆن بووە؟ بەڵێ من طبعاً لە هاوینی ساڵی 56 بۆ خوێنن کە چوومە کەرکووک خۆم لە حوجرام خوێن فەقێ بووم و طبعاً لەوێ حەزم لەوە بوو کە لە مەکتەب خوێنم ئاگاداری ئەو بووم کە لەوێ ئەو مامۆستا ئاینانی ئەوێ مانعین کە فەقییان لە مەکتەب خوێنێ حەزم لێ بوو کە بچم بەهۆی ماڵی زاوایەکم کە لە کەرکووک بوون ئەو وەڵامی بۆ ناردم کەوا دەورەیەکەیە لە دەورەکە هاوینی بوو بەشدار بووم بۆ ئەوەی کەوا لە پۆلی پێنجاوەەر بژیرێم لەبەر ئینگلیزی میش کە چوومە کەرکووک لە ئەو دەورەیە تقریبا لە مانگی شەشەوە دوای ئۆتڵی مەکتەب تا مانگی 9 دەوامی هەبوو دەورەکە جەماعەتی ئیخوان مسلمین سەرپەرشتیانە کرد بەڵام چاک بوو یعنی خوێندنی مەکتەب بوو من سوودم لێدی لە پێنجی فیدائیە ئەو مامۆستانەی کە دەزانەوەتەوە تایە لە بیرم وێ دکتۆر عیرفان عەبدولحەمید ئەوستا تەلەبەی کولیە بوو مامۆستا نەشەت ئەغەفور کە تەلەبەی کولیە بوو و بەعزێ لە هین دکتۆر محسن عەبدولحەمید کە تەلەبەی کولیە بوو و کاتە لەوێ دەزانەوەتەوە هەروە بێتەوە بەعزێ مامۆستای کەی لێ بوو سەیحمەیەکی لێ بوو کە خۆی مدیری مەکتەب و مدیری دەورەکە بوو ئەو کەڵکەم لێوری طبعا شومە مەکتەب امتحانیان کردم لە پێنجی فیدایی وەرگیرام لە مەکتەبی فەیسەڵیە ئەوسا لە زمانەی پاشایەتیە مەکتەبی فەیسەڵی سلێمانی شەبوو لە کەرکووی شەبوو مەکتەبەکە لە گەڕەکی ساریکە هەیە بوو کە لای بڵێن منتیق نزیکی گاورباخی بوو ئەوسا کەمە کە شومە کەرکوو تەبیعی ئەو مەسافەی کە لە کەرکوو بووم ئەو کەڵکەم دی کەرکوو تقریبا تێکەڵاویەکم بوو لەگەڵ تەلەبەی تورکمان و عەرەبوانە توانیم عەرەبیشی باش فێر ببم و تورکمانیش بەباشی فێر ببم لە ناوێنە شاری کەرکووک ئەو ئایامەی کە من شوم تەبیعی لە چاو سلەیمانیە سلێمانی گەورەتر بوو کەرکووک کە داخلی کەرکووکە بووی گەڕەکاری کەرکووک زۆری گەڕەکاری بڵێن ئەو کاتە من کە بە عەقیی بیڵێم کوردنشین بوو یعنی مەسەلا گەڕەکی مام قاسم گەڕەکی بەرتەچیە گەڕەکی بڵاخ ئەمانە هەمووی کورد بوو لە بڵاخ تورکمانی لێ بوو ئەمجا مەسەلا گەڕەکی شۆڕیژە هەر هەمووی کورد بوو ئەزی بە خزمەتەکەم گەڕەکی موسەڵات تورکمانی تیا بوو لەگەڵ گەڕەکی پریادی مشتەرەک بوو کورد و تورکمانی تیا بوو گەڕەکی ترە و پیانە و چقور مەحالەسی ئەوشە تورکمانی تیا بوو بە کووردا ئەمجا قەڵای کەرکووک طبعاً کەرکووک ئاوی خاسە ئیکا بە دوو بەشەوە بەشی ڕۆژهەڵاتی کە بڵین قەڵاش لە بەشی ڕۆژهەڵاتیا بوو قەڵا تێکڵاو بوو یعنی کوردی تیا بوو و تورکمانی تیا بوو لەوێ مزگەوت و قەبرستانێکی لێ مەرقەیەکی لێ مەرقەی نەبیدانیانی پێڵن کە گویا یەکێک لە پێغەمبەری جوولەکان هەندێک ماڵە گاوری لێ و ماڵی مەسیحی لە دەوری ئەو مەرقەی نەبیدانیانە ینی بڵێن کە مەسیحی بوون طبعاً قەڵا دەوری تقریبا بڵێن 5 مەتری بەرزە بوو بە ئەو قەڵای کەرکووکە و قەدیمیشە 4 دەرگای هەبوو 2 دەرگای لەم دیوەوە کە بە دیوی خاسایەت 2 دەرگاشی بەو دیوە کە لای جووتقاوە ئەمانەوە بۆ بناو بازارە گەورەی کەرکوو دەرەچێوەمانە ئەمجا بەری ئەمبەریش کە بڵین کە من لەوێ ژیاوم ئەوە پیانەوە بەری قۆریە
بەری قۆریە گەڕێکی ساڵی کە هەیە و گەڕێکی بڵێن بەگلێرە و شاتڕلووە و ئەڵماسە و ئەمانە زۆری تورکمانەکە لەو مەنتیقا و بەڵام لە هەمان کادا کوردیشی زۆر تیا بوو بەری بڵێن شاتڕلوو زۆری کورد بوو تەپەی مەلا عەبدوڵڵا هەر هەمووی کورد بوو تەپەی مەلا عەبدوڵڵا کە کەوتە ئەو بەرەو لە ڕێی هەولێرە ئەوسا ڕەحیماوە کەمی تیا و ماڵ ینی کە من لەوێ بووم وردە ماڵی تیا دروست بوو ڕەحیماوە تەمەن هەبیار کورد بوو گەڕێکی ئازادیش تەقریبەن تاکوترا ماڵی تیا بوو گەڕێکی ئازادی کە بڵێن سەر و کەوێتە سەر ئیمام قاسمەوە ئەو کوردانی کە لەوێ بوون ویستم ئەوە پرسم کە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئەو کوردانی کەرکووک لەو ڕۆژگارەیە چۆن بوو ئەو کاتە کە من لە کەرکووک بازاڕەکەی زۆرتر بڵین ئەوەی کە دەسەڵاتدار بوو لە بازارە زۆرتر تورکمان بڵین بەدەست تورکمانەوە بوو کوردی شەو بڵێن کوردی بازرگان و دەسە بەڵام زۆرتر ناو بازارەکە بەدەست تورکمانە بوو بەڵام وەکو ئەشخاصی ئەشرافی کەرکووک و بەناودار و ئەمانە مەسە بڵین بنەماڵی سەیحمەی خانەقا سەیحمە تەمان وفاتی کردبوو خوافریکە لە 53ەوە کوڕەکانی کاکە حسێن و ئەوان کاکە هەمووان کە هین بوون ئەوانە مەسەلە لە کەرکووکا دیاری بوون ئەمجا مەسەلە بنەماڵەی بەرتێکیە شێخانی تاڵبانی وانش مەسەلا لە کەرکووکە کە بڵێن هینیان هەبوو شوێن و ڕێیان دیار بوو ئەم بابەتانە ئەنجا بنەماڵەی خادمی سەجادە و ئەمانە ئەمە کوردەکان لە تورکمانەکانیشە مەجموعە بەیان هەبوو پیانەتون نەوچیەکان و ئاوچیەکان و هەروە بێتەوە بەری هین قیردار و ئەمانە ئەو بنەماڵانەشی تیا بوو بەڵام زۆرتر لە وەزیفە زۆر لە مۆزەفەکانی تورکمان بوون ینی ڕئیسی دایرەکان بەڵام حاکمەکانی زۆری کورد بوو حاکمەکان ئەغڵبی کورد بوو یعنی سێ بەشیوەمانە ڕئیسی بلەدێژ لە کەرکووک هەر کورد بوو ئەمجا تورکمان بڵێن طبعاً وەکو عەزم کردی کەرکووک گەڕێکی عەرەفەیشی لێ بوو کە تازە بوو هۆی شەریکەی نەوتەوە طبعاً ئەوە زۆری مەسیحی بوو ئەو ماڵانەی کە لێ بۆمانە تورکمانەکان لە کەرکووکە فەقیریان کەم بوو ناو شارەکانی واقع عڵێم چونکە بە حکمیەوەی خۆی عەدەدی تەمان کورد زۆرتر بووە بێ سەر حەقیقەت بەڵام تورکمانەکە لە کەرکووکە ئەوەی کە فەقیر بووە ڕێن دوکانارێ بووە یا لە شەریکەی نێو تا ئیشی بکردا زۆری هەژاری کەرکووکە هەبوو کورد بوو یعنی من بۆ واقع لەم مەسەلا وەکو بڵێن زۆری حەماڵ و زۆری مەسەلا بڵێن کەناس و کرێ کاروانە زۆری کورد بەتایبەتی کوردی ئەو دیوی زۆر لێ بوو کوردی ڕۆژهەڵاتمان ینی کوردی بەری ئێرانوانە لەوێ شوێنی کاسبی بوو ئەمجا عەرەب لە کەرکووکا کەم بوو ئەو کاتە عەرەب لە کەرکووکە ناو شاری کەرکووکە منش کە شک بەرم گەڕێکی هینیان هەبوو حەدیدیەکان تقریبا ئەوانە مەجموعەیەکیان لەسەر خاسە گامێشیان بەخێوە کرد ڕەنگە تقریبا دەوری 5 ماڵێ بوونایە گامێش بە حکمی حەزی لە ئاوە لەسەر خاسە بوون مەجموعەی ماڵیشان لە لای محەتەی قیتار و من ڕەنگە 100 ماڵێ بوو خانوەکان هەموو قوڕ بوو مانگا شتیان بەخێوە کردووەمانە فەقیر حاڵ بوون یعنی بڵێن دەوڵەمەند نەبووانە ئەمجا مەجموعەیە ماڵیش لە گەڕێکی لای موسەڵاوانە هەبوو لەو بەر پیانەوتن عەرەب محەلاسی بە تورکی ینی گەڕێکی عەرەبەکان بەخوا ڕەنگە 30-40 ماڵێ بوونایە ئەوانە ئیشان قەسابی و جەڵەبی بوو ینی حیوانە لە کڕی حیوانە فرۆشت و ئەمانەیەتر لە ناو شاری کەرکووکە مەگەر مۆزەف هەبوو بڵێن یا مەسەلا لە شەریکەی نێو تا عەرەبە بوو و حکمی ئەوەش کەرکووک فیرقەی دووی لێ بوو قیادەی فیرقەی دوو لە کەرکووکا بوو ڕەنگە زابط و مەسەلا بڵێن بەعزێ زوباتی سەفوانە هەبوو بێ ماڵیان لەوێ عەرەب بوو بێتن پەیوەندی ئەو کاتی ئەو ڕەگەز و زمان و ئیتی کە جیاوازانەی نێو کەرکووک بەتایبەتی کورد و عەرەب و تورکمان وەکو سێ نەتەوەی دیاری ناو ئەو شارە پەیوەندیەکان چۆن بوون پەیوەندیەکە زاهیری عیبیتیانە بوو ینی ژیان لە کەرکووکە بڵێن خەڵقەکە باشی ئەژیا ئەڕۆی بڕێوانە بەڵام ڕەنگە لە ناودڵا بەعزێ چینەیەک یان هینێک کە لە بینی کورد و تورکمانە بوو بێت ڕەنگە هەبوو بێ ئەمانە چونکە تورکمانەکان بدەنە دەوێ بە حکمیەوەی کە لە زمانی عوسمانلی و دەسەڵاتدار بوون لە کەرکووکە دەست مەسەلا بە حکمیەوەی کە حکمی تورکی لە کەرکووکە بڵین مەسەلا حکمی عوسمانی تورک بوو ئەو تورکمانانش کە لە کەرکووک بوون خوان بە بەشێ لەو حکومەتە ئازانی و هەتا ویلایەتی هین شاری کەرکووکیشان بە بەشە لە ویلایەتی مووسڵدانا کەوا سەر بە تورکیا و ئەمانەیە و لەگەڵ هیدا قونسڵەی تورکی هەبوو لە کەرکووک ئەوسا قونسڵەی بریتانی لێ بوو قونسڵەی ئەمریکی لێ بوو و قونسڵەی تورکیشی لێ بوو قونسڵی تورکیە ینی بە شێوەیەک یارمەتی تورکمانی تەلەبەوشتیان کە ئەوسا سانەوی تەواوە کرد زۆرجار تەلەبی وا بوو دەرەجێ زۆر کەم بوو ئەوان وەریانەگرت و یەکسەر ویزەشان ئانێ بەبێ ئەوی بگەڕێنەوە بۆ سەفارە ڕەوانەی تورکیانەکردن بۆ خوێندن ئەمە وای کردبوو یعنی خەڵقەکەی بە تایبەتی زۆر لە خوێنەوارەکان سۆزێکیان بێ بۆ تورکیا کەیفیان بێ خۆش بێ من کە لە مەکتەب و ئەوسا خوێندکاری ئەو ئەیامە لە ئیبتیدایی شاوریا بوو
من لە پێ شش بدایی لە بیری نییە ینی لەگەڵ ئاسی خوێنی ئەو کاتە لەگەڵ ئاسێسا زۆر بەرزتر بووانە ینی گەنج هەستیە کرد بازێک هەبوو لەو تەمەنا کە لە فیدایی بوو خەریکی بڕین مەسەلا حیزبایەتی وەمانە بوو تورکمانەکان دوو ڕەوتیان تیا بوو ڕەوتێکیان سەر بە مستەفا کەماڵ بوو لەناو تورکمانەکانەکە هەبوو تەییدی ئەویانە کرد هەتا باجی ئەویشە بوو ڕسمیان هەڵەگرتی ئەو زۆریان لە پێش سەوەی تەمووزە بعضێکیشان سەر بە حزبی دیموکراتی عەدنان مەدریس بوون ئەو کاتە حزبێک جابوو بووە لە 49 حزبی جەلال بایر و عەدنان مەدریس جەلال بایر ڕئیس جمهور بوو عەدنان مەدریس وەزرا بوو ئەوانە سەر بەو بوون هەتا من سەفەری لە بیرمێ مەجموعەی شەڕیان بوو لەناو خۆیانە لەو تورکمانانە لەو دوو ڕەوتە چونکە طبعا جەماعەتی عەدنان مەدریس دژ بە جەماعەتی هین بوون حزبەکەی لەوان جابوو بوون لە حزبی مستەفا کەماڵ ئەوە بوو لە ساڵی 60 جەمال گوەسێن ئیقلالی بەسەراکردن ئەو سەر بە مستەفا کەماڵ بوو ئەمانە ئەو وەلایەن هەبوو بەڵام لەناو کوردەواریە بەسەلا بڵین پارتی هەبوو و شوعیش هەبوو شوعی لەناو کووردا هەبوومانە ئەو کات دوو هێزی دیاری کە هەبوو سیاسی بڵێ ئیخوانیش هەبوو هەتا من خۆم ماوەیە کە بە حکم بووم بڵێ بووم بە ئیخوان ینی ماوەیەک تقریبا بەو مناڵێتی حەجەر بیان کردبی ئەو لەو خوێنە مەکتەبەیەکیانە بوو ئەچوین ئەو مەکتەبەیە شوێنی هینیان بوو ینی مەکتەبەکە کاتی خۆی نوری سەعی لە 54 کە هاتە سەر حکم چی حزب و کۆ جەمعیات و شتە هەمووی حەل کرد بۆ ئەوەی ڕێخۆشکە ئامادەسازی بکە بۆ حلفی بەغا اینجا سەر لە نوێ کە بڵێن زۆر بە زەحمەت ڕێگای ئەحزاب و جەمعیاتیە بەوانی وتبوو خۆشی ویستن بینیان هەبوو لەگەڵ هینا ینی محەممەد محمود سەواف کە بڵێن زعیمی ئیخوان بوو طبعا خۆی لە واجهە شێخ حەمزە زاهاوی ڕئیسی کۆمەڵەیە بوو پێی وتبوو مەکتەبات بکەن و مەکتەبەکان واجهەیە بوو بۆیان ئێمە مەسەلا بڵێن شوێنی ئیخوانەکە لە سای شارع ئەتڵەس بوو سێ چوار دوکار کە کرد و گەورە بوو لەناو مزگەوتی لێ بوو بەناو مەکتەبە بوو بەڵام لەناوەوە شوێنی تەنزیباتوانە بۆ تا کابرایەکی مسریە بوو پیانەوت محەممەد الحاج ئەو کابرایە ڕئیسی اتحادیە تەڵەبی ئیخوان مسلمینی مصری بوو لەوێ مامۆستا بوو ئەو مامۆستای مصری زۆر هاتن بۆ عێراقوانە زۆر هاد مەسەلا قسەی بۆ کردنەوەمانە بەس ئێمە طبعا لە تقریبا نزیکی ساڵی 58 تا ئەواخری 57 مجموعەی زۆر کورت هەبوو لەلایەنە هەستمان کرد بۆ مەسوەد کورد و هیچیان پێ نییە ئیخوانەکان ینی مەسەلا کە باسی کورد دەکرد ئەوانیان گوێ هەموو موسڵمانین و زیاتر ئیشان سەر قەزەیەکی ئاینیە کردن بەڵێ قەزەیە بوو اینجا ئەوان تەبیعی لە بیرکردنەوەکان و بیرکردنەوەی میسر وا بوو چونکە محەممەد محمود سەواف متەئەسیر بە ئەفکاری حەسەن بەناوان لە میسرا زۆرتر بەیاخیان بە زمانی عەرەبی وانە چونکە لەوێ مەسەلا ڕەوتێکە بوو هەوڵی ئەوانە کە زمانی عەرەبی بکەن بە زمانی مەحەلی و ئەمانە من ناحەقیوان ناگرم لێشون بەڵام لێرە بەنسبەت کورد و هیچ شتێکیان پێ نەبوو ئێمە هەموو کشاینەوە پارتی مامۆستا گیان من لەسەر بارودۆخی کەرکووک ئەوە سین و دواتر ئەچینەوە سەری ئەمەوێ بگەڕێنەوە بۆ ساڵی 1958 کە ڕووداوێکی گرنگ لە عێراق ڕوویە ئەو کات کە ئەویش هەڵگیرسانی شۆڕشی جواردەی تەمووزی 1958 بوو هەندێک لایەن پێیان وایە ئەمە شۆڕش نەبوو بەڵکو کۆدێتایەکی سەربازی بوو ئایا بەڕاستی شۆڕشی چواردەی تەمووز شۆڕش بوو یاخود کۆدێتایەکی سەربازی بوو واللهی ئەمە طبعا مەسەلەی ئەوە ڕاست هەیە بەسا پێڵەی کودەتایە پێڵێ شۆڕش ئەوەیە گۆڕانکاری تیاکرێ گۆڕانکاری گەورە کودەتایی تەمووز وەکو گۆڕانکاری ڕاستە بەعزە شتێکی کرد مەسەلا بڵین لە ڕووی ئەوەی کەوا حکمی عێراق حکمێکی دەرەبەجی بوو مەسەلا قانونی ئیسلاحی زراعی دانا وەزعی فەلاح باشتر بوو ئەمە مەسەلا گۆڕانکاریە بوو عێراق مەسەلا بەسرا لە حلفی بەغا بوو عێراقی لە حلفی بەغا ڕزگار کرد ئەمە گۆڕانکاریە بوو عێراق بەسراوە بوو بە مەسەلا جنەی ئەستەلیلیەوە لەوە ڕزگاری کرد ئەوە گۆڕانکاری بوو تا ڕادەیەک مەسەلا بەنسبەت کوردەوە کە کورد زۆر بڵێن لە عەهدی مەلەشیا بڵێن مافی خورا بوو ئەم بابەتانە کوردی مەسەلا لە قانونی بڵێن ئەوەی دەستوری موقەتە لە مادەی سیا بەحسێوەیە کورد و عەرەب هاوبەشن و شەریکن لەم نیشتیمانە و ئەمانە و زۆر دروشمەکان ئەو کاتە عاشەت الخوە العەرەبیە کوردیە بۆمانە ئەمە شتێکی خۆش و جۆرە گۆڕانک بەڵام بکو ئەوەی کە بڵێ حکومەکەی پێشوو مەسەلا بڵێن زۆر دار و دەستە ئەم بابەتانە گۆڕانکاری کرد تیا نەکرابوو لەبەر ئەوەی زۆر کەس مەسەلا بەعزە گۆڕانکاریە کە بڵێن چاوی خەڵقی کردەوە و ئەو کاتە ڕێگای بەعزە ئەحزاب و شتیاوەمانە بەڵێن ئەوە شۆڕشە بەڵام زۆر کەس هەر کودەتایە من ئیسا خۆم کە بیە هەر کودەتایە بوو کرا کودەتایەکی سەربازی بوو شۆڕش بەڕاستی بێ خەڵکیش بەشداری تیا بکات جگە لە لای سیاسی و عسکەری بوو عسکەری بوو بە ئاساریش تاها بەمەنی کە کورد بوو قایدی حرز بەلەکی بوو یعنی ئەو بە ئاسایی تەسلیم بوو بە عەبدولسەلام
عبدسلام عارفوان فوجی سێ لیوای 20 ئینقلابەکەی کرد عبدسلام ئەمە فوج ئەو فوجە بوو کە ئینقلابەکان کرد هەمووی یەک دوو سرێ چوە سەر قەسری مەلەکی و تا بەمەرنی کام لیوای حرز مەلەکی بوو تەسلیمیان بوو یعنی یەکسەر تەسلیم بەوان بوو بە ئاسانی ئینقلابەکان کرد و پیداکان کردومانە ئەم بابەتە بەڵام کە ئەو هینە کرا بڵین ئەو کە پێوترێ شۆڕشی شوایی تەموز بانەوەمانە کورد پێی خۆش بوو بۆ کورد خۆش بوو یاری ئەو شینە وەکو عەرزم کردی مەسەلا تەماشاکەی بڵین لەو کاتا باسی کورد هاتە پێشەوە لە پاژەوە مەسەلا لەو مادەی سیا لە حەڤەی مانگا بوو وازەمین 27 تەموز بوو کە ئەو هینە دەرچوو دەستوری موقەتەکە دەستوری کاتی لەوێ باسی کورد کراوە کە کورد و عەرەب شەریکن لە مۆتەنەوەمانە ئەمە تا ڕادێشێکی کورد ئومێدێکی بە شۆڕش و کۆدێتاکە هەبوو کەواتە ڕۆڵی ئەفسەرە کوردەکانی ئەو کاتی حکوومەتی عێراقی لە شۆڕش و کۆدێتایی چواردەی تەموزی 58 چی بوو؟ ئەفسەرەکان ئەوانەی کە لە لیوای 20 لیوای 19 بوون یان پیانەت زوبا دەحرار مەسەلا من لە بیرم بێ بەڕەحمە بێ فەتاح شاڵی ئەو خۆی بازم ئامەسری هەندەسە بوو لە باقوبە بوو ئەو لە ناو هینە هەبوو یعنی بڵێن یەکێ بوو لەو زوبا دەحرارانە هەرواتە ڕێز مستەفای حاج عەبدوڵڵا کە ئێستا ژماوە مستەفای حاج عەبدوڵڵای بانەیی ئەو لە فەوجی لەگەڵ عەبدولسەلام بوو لە لیواکەی ئەو بوو ئەمجا لەو زابطانە خوافی کە نەماوە وەزانم هێن شەریفی خاڵە هەبوو علی شەریفی خاڵان پێ و دوازە ئەوە لە زوبا دەحرار بوو ئەڵێن نووری شێخ ڕەشی عەبابەیلەیی خوافریکە ئەو بۆ ینی زوباتی گەورەمانە ناو هینەکانە بوو وەکو بڵێ مەسەلا وەکو عەقید ڕوکنێ وەکو عەمید ڕوکنێ وەکو ئەمانە ئەوانەی کە بوون زابطی پسکۆلە بوون کەم بوون ئەمانە يعني ئەوەی زۆرتر کە لە ناو زوباتەکانم عەرەب بوون کوردی کەمتیا بوو بەس وەکو قەزەی وەکو عەزم کردی ترەوە مەسا شوعی کە سجن بوون بەربوون و ئەمانە ناو کوردا شوعی زۆر هەبوو یان کوردا هەبوو پارتیەر عینێشت مەسەلا بڵێن ئەوە بوو طبعا حزبی پارتی لە 27 مانگە خەڵکێکی زۆر مامۆستا برای محمەد بەڕەحمە بێ کە سکرتێری پارتی بوو لەگەڵ بەڕەحمەوی عومەر دەبابەوان و خەڵکێکی زۆریان لە هەموو شارەکانی کوردستانەوە برد بۆ بەغا ئەو بوو بە هینێکی وەکو تەظاهورەیەک دەوری 20 ئۆتۆمبیل بوون چوون بۆ لای عەبدولکەریم قاسم و لەوێ مەطالیبی کوردیان پێشکەش کرد کەوا یەکەم شت ئەوەیە کە عەفوی بەرزانیەکان کە شێخ ئەحمەدی بەرزانی بەڕەحمە بێ کەوا ئەو بەرزانی کە بوو سجن بوو لە بەسرا کە بەر بن شێخ لەتیفی گەورە بن سجن بوو کە طبعا هەوڵی ئەویانە کە بەر بێ طبعا بەریار عەبدولکەریم قاسم باشە من ئێستا بە ئەو بە پرسیارێکم مامۆستا بێستون کەواتە ئەکرێت چۆن ڕۆڵی یاخود بڵین وەڵامی عەبدولکەریم قاسم بۆ داخوازیەکانی کورد لەو ڕۆژگارەیە چۆن بووە چەند ئەم پیاوە سیاسەتێکی گونجاو و تەبای لەگەڵ مافەکانی ئەو کاتی کووردا هەبوو کورد طبعا نوێنەری کورد کە بڵێن مامۆستا برای محمەوان کە چوون لەوێ ئەو شتانیان پێشکەش کرد داوای ئەویان کرد کەوا مەسەلا مدیریەتی معارفی کوردستان کە وەختی خۆی لە کەرکوو بووە لە ساڵی 25 و حکوومەتی پاشایەتی دوایی پشتی تێکرد و بایەخی پێناوە کە زیینو کرێتەوە خوێندنی کوردی خۆی لە هەولێر و سلەیمانی هەبوو تا شەشی بیدایی خوێندن بەڵام لە کەرکوو نەبوو کەرکوو مەگە بڵێن مەکتەبە کوردەکان بەعزێ مامۆستا بە کوردی قساشاینا دەستەکان عەرەبی بووەوانە ئەرزی بە خزمەتەکەم داوای ئەویان کرد کە یەکێک لە داواکاریەکان زیینوکردنەوە و دروست مەکتەبی معارفی کوردستان ئەنجام مەسە داوای ئەویان کە کەوا ڕێ بدرێ بە ڕۆژنامە و گوڤاری کوردی ئەوانە مەسەلا بڵێن ئەدەبیاتی کوردی پەرە بدرێ ئەوانە بالفەرڕێدرا یعنی مەسەلا بڵێن ڕۆژنامە و گوڤاروانە بەرەبەرێتر لەو کاتا بڵێن هەرچە لە زمانی پاشایەتیە ئێمە گوڤاری هیوامان هەبوو لە بەغا گوڤاری هەتاومان هەبوو لە هەولێر و گوڤاری شەفەقیشە لە کەرکوو دەرەچوو وەژینیش لە سلەیمانی وەکو ڕۆژنامە هەفتەی 2 جار دەرەچوو بەڵام بەڵێترەوە مەسەلا دوایی جەریدەی مەسەلا ڕۆژنامەی خەبات و بڵێن گوڤاری ڕزگاری و برایەتی تاخی بلادی 67 لە 67 دەچوو ئەوستا خەبات بوو خەباتی لە چواری 59 یەکەم عەدەی دەچوو عەرەبی دەبێ مامۆستا برای محمەد و حیلمی عەلی شەریف بەڵێ مامزلال بوو هەژار بوومان هەموو کە سەرپەرشتی ڕۆژنامەکەیان دەکرد عەرزی بە خزمەتەکەم ڕۆژنامەی سەوت الئەکرادمان هەبوو دەنگی کورد و سەوت الئەکراد هەفتەی 2 جار دەرەچوو عومەر جەلال حەوێزی سەخاوەنی ئەو ڕۆژنامەیە بوو وازم لە حزبی وەتەنی دیموکراتی ئیشیە کرد عومەر جەلال حەوێزی ئەنگوو ئەندامی حزبی وەتەنی دیموکراتیە حزبەکەی کامل چادرچی ئەو ڕۆژنامەیەکی چاک بوو مەسەلە سلەیمانی بڵێن دوایی ڕۆژی نوێ دەرچوو بڵێسە دەرەچوو نەورۆز دەرچوو بەڵام عەدەدەکانیان کەم بوو ئەمجا محەممەد برێفکانی ڕۆژنامەیەکی دەرەکرد بە ناوی عەرەبی و کوردی و بە ناوی پێشکەوتن و تەقەدوم محەممەد برێفکانی هەبوو بادینی بوو بەس ئەو نووسرانی کە هەبوون تامان کوردوانە ئەمە یعنی تا ڕادەیە خراپ نەبوو شتێکی چاک لەو ڕووە ئەنجا مدیریەتی عامەی کوردیش دانرا
دانرا بڵێ مدیرێتی معرفی کوردستان دانندا لە کەرکووک بەڵام مدیرێتێکی زمانی کوردی دانا و وە لە کولی ئادابی شابەشی کوردی کرایەوە ئەمەش هەر خراپ نەبوو ینی بۆ ئەو کاتە مجەزێکی خراپ نەبوو ئەم بابەتان بەوە قسەیەک هەیە لەسەر عەبدولکەریم قاسم مامۆستا بێسوون ئەمەوێت تەرکیزی لەسەر بکەمەوە دەوترێت بەراورد بە سەرۆکۆمار و سەرکردەیەک لە دوایەکانی حکوومەتی عراقی ئەو کات بەراورد بە عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارف و ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن زەعیم عەبدولکەریم قاسم باشترینیان بووە. بەڵێ عەبدولکەریم قاسم حتا لای نا یعنی کە تەسیریان لێ کرد ئیتیجاکەی گۆڕی بەلەو ڕاستەوی ئەمانە خراپ نەبوو 1-2 ساڵ هەتا تقریبا بەنسبە کوردەوە تا نزیکی 61 بەڵام لە کەرکووکە لە دوای کوشتارەکەی کەرکووک بۆ کورد وەزع خراپ لە کەرکووکە لە 59 لە ناوەڕاستی 50 لە تەموزی 59 بوو لە وەزعی کورد زۆر باش نەبوو لە کەرکووکە بەڵام لە کوردستانی خۆمانە تا بڵێن شارەکانی سلێمانی تا نزیکی 61 خراپ نەبوو ینی وەزعی کوردوانە بەدەستەوە کابرا مەسە دوای لایە ئەو لادانەوای کرد کەوا حکومەکەی دژ بە کورد بۆسێ ئەم بابەتانە ئەینا بەراوردیکەی لەگەڵ ئەوانی کا بەڵێ باشتر ئەگەر بچینەوە سەر بارودۆخی کەرکووک مامۆستا بێستون بێگومان مێژوو پێمان لە پەنجاکان لە 56 و 57 ئیتر چەسانەوەی کورد بە ئاشکرا دەست پێکات ئەوەی کە بەدی ئەکرێت لە بارودۆخی ئەو کاتی کورد لە شاری کەرکووک وەک شارێکی استراتیژی و گرنگ لەو ڕۆژگارەیە لە ساڵی 1959 لە ساڵیادی شۆڕشی چواردەی تەموزی 58 هەرێک لە چواردەی تەموزی 59 قەسابخانەیەک یاخود کارەسات و ڕووداوێکی تەزیین لە کەرکووک ڕۆیەت ئەگەر بکرێت ئەو ڕوودا و کارەساتمان بۆ بژێڕیتەوە کە پێشەوە پشمە پێشتر تۆزیە کورد وەکو لە کەرکووک ڕاستە حکوومەتەکانی عێراقی زمانی پاشایەتیە ڕۆحێکی نەتەوەیان هەبوو حەزیانەکرد تعریبی کەرکووکن ئەو هەبوو بەس بەو شێوە زەقەی کە لە شەستەکانە پیا بوو لە عهدی بەعسوان نە مثلا مشروعی حەویجە کە یاسی هاشمی دەستیایە و لە 47 ئیتر عەرەبی عوبێد و جوبوریان تیادانا ئەمە بە شەکلە تعریب جاهانی ئەوە ئەدراکەوە لە کەرکووکە لە هەر زمانی پاشایەتیە فەرمانبەری عەرەب هەوڵیانە بێن لەوێ هینانەکردن هانیان ئەن کە بێن لەوێ دابمەزرێن کە داژە مەزران بۆ گواستنەوە زۆر بە زەحمەدان گواستنەوە حەزیانەکە بمێنەوە ئەمە شێوەیەکە لەوەی کە هەوڵەدرا بۆ تعریبکردن بەڵام نەک بڵێ بە شێوەیەکی زۆر گەورە ئەوانە وردەوردە ئەمجار کەداونوسی 57 شکرا لە کەرکووکە ئەوە زۆر لە مۆزەفەکان بڵێن تورکمان بوون وتیان دەستکاریەکیان کردووە زۆر کوردیان بە تورکمان نووسیوە ئەو فریاکەوتە هەتا کاک عەلی عەسکەری بەڕەحمە بێ شتەکان گانە مەحکەمەوانە زۆر شتەکانیان چاکردەوە بەڵام وای لێها نسبەتی ناوشار وەکو عام لە بە ئەترافەوە کورد 148 بوو بەڵام ناوشار تقریبا تورکمان بوون بە 45,000 شتێک کورد 40,000 شتێک بوو یعنی تورکمانەکە ناوشارە زیاتر بوو جیمچەڕان تەزویرێکی تا بووە بەڵام وەکو بڵین چەسانەوەی گەورە بە کوردەوە نەبوو یعنی وەکو بڵێ گشتی کورد بچەوزێتەوە لە زمانی پاشایەتیە ڕاستە حکومی پاشا دژی شوعی بوو دژی پارتی بوو ئەم بابەتانە وەکو حیزبایەتی وانە یا مەسەلە زۆر ڕێگای زۆر شتی مەسەلا بڵین کوردیان نادا ئەمە هەبووە بەڵام وەکو ئام بڵێ مەسەلا دژی کورد بۆسن و مەسەلا بڵین کورد بچەوسێتەوە بۆ دەرەجێ نەبوو لە 50 طبعا کە شۆڕشی تەموز کرا وەکو عەرزم کردی تورکمان زۆر کەیفیان لێ پشوویەک وەرەگرین و دواتر درێژە بە گفتوگەکەمانین بەڕێزان پشوویەک و دواتر دێنەوە بەلاتەن.